هەر لەبارەی ئەو پێشنیاران یاخود ئەو کۆبوونەوانەی کە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا هەیە بۆی کە ساڵی داهاتوو ئەوەندە هەرێمی کوردستان نەهێنونە بن لەبەرەوەی کە بە یاسای بودجە بەشی خۆمان هەیە، بەڵام بە چ بیانوویەک هەر جارەی بیانوویەکە گرن و ئێمە بیان و بڕمان کردوون ئەمە ناکرێت و داوای چەندین یاخود بڵین ئەیانەوێت هەموو داهاتە نانەوتیەکانی هەرێمی کوردستانی ببینن، ئەمانەشیان بینیوە. با بزانین بۆ ئەم ساڵ ئەیانەوێت چی بکەن، حکوومەتی عێراق چی کردووە لەگەڵ شاندەکەیە. بۆ ئێمە میوانداری بەڕێز سیپان شێروانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقمان کردووە لە ستۆدیۆ لەگەڵمانە. بەڕێز سیپانم کاتت باش بەخێر بەخێر بن. حکوومەتی هەرێمی کوردستان داواکە کە یاسای بودجە هەموار بکرێتەوە، هەرچەنە لەو یاسایەدا کە یەکەم جار دیاریکرا داڕێژرا کە پرۆژە یاسا بوو مافی حکوومەتی هەرێمی کوردستان دیاریکراوە، بەڵام دوایی چەند بند و مادەیەکیان لێ گۆڕی دیسانەوە بیانووی دیکەیان کرد. بەڵام ئێستا حکوومەتی هەرێمی کوردستانەوەی ئیدی بۆ ساڵی داهاتوو ئەم بێنەوبەردەیە بە شاندەکە نەکەن، بە حکوومەت و بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەکەن. پێشنیاری چی کردووە؟ وەڵێ بەناوی خۆی گەورە و دلۆڤان طبعا ئەم اتفاقی کە سەرەتا کرا لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فدرالی، ئەم اتفاقە فترەیەکی زۆری ویست سەدان کۆبوونەوە کران لەلایەن جهەتی پەیوەندیدار بە جێبەجێکردنی ئەم موازنەیە، چ لە حکوومەتی اتحادی بێ و چ لە حکوومەتی هەرێمی کوردستان بێ. حتمما موادێک نووسرابوون لە ڕاشنووسی حکومیدا کە قابلی جێبەجێکردن بێ لە عەرزی واقعدا. دوو ئەو شتانەی کە نووسرابوو ڕنگدانەوەی دەستور و مافە یاسایی و دەستوری و شەرعیەکانی هەرێمی کوردستان بوو. بەڵام بەداخەوە ئەوەی کە لە پارلەماندا ڕوویدا وەکو ڕێک و تۆلەکردنەوەیەک لە هەرێمی کوردستان لە گەلی کورد لە موازەفینەکان هەستان هەموو شتێکیان بە ئاسەوارێکی ناڕووندا برد. طبعا ئەمەش پلانی پێشوەختەیان بوو کە ئیش لەسەر کرا بوو کە چۆن ئەم کارە بکەن بە بەکارهێنانی زۆرینەی پەرلەمانتاری و بە پشتگوێخستنی بنەماکانی تەوافق و شەراکەت و تەوازن لە بینی پێکهاتەکانی عێراق ئەو یاسایە فەرز کرا سەرێمە هەم لە لێژنەی دارایی هەم لە دەنگدان بە شێوازێکی گشتی لە پەرلەماندا. ئێمە هیچ گومانێکمان نیە دەیان بەڵگەی یاساییمان لە بەردەستدا چ بە پێی دەستور بێت چ بە پێی قانونی ئیدارەی مالی بێت چ بە پێی قەراراتی پێشوەختەی مەحکەمەی اتحادی بێت لەسەر موازنە و هەروە چ بە پێی نظامی داخلی پەرلەمانیش بێ بە هەموو ئەگەرێکەوە و لە هەمان کاتیشدا بە پێی ئەو عرفە سیاسیە کە 20 ساڵە لە عێراق کاری پێدەکرێت غەدرێکی زۆر لە خەڵکی هەرێمی کوردستان کراوە لە ساڵی 2023دا. بۆ ئێمە پێمان وایە کە ڕێگای تاکە ڕێگای چارەسەری 100% بۆ دەربازبوون لەو دۆخە ناخۆش و ئەو قەیرانەی کە فەرز کراوەتە سەر ئێمە لەلایەن بەغداوە ئەوەیە کە موازنە هەموار بکرێتەوە. بۆ هەموارکردنەوەی موازنە گفتوگۆ کراوە. ئەگەر من هەڵە نەبم لە سەردانی جەنابی سەرۆک وەزیران لە بەرواری 15 سپتەمبەری ساڵی 2023 کە لەگەڵ سەرۆکایەتیەکانی عێراق و سەرۆکی ئەحزابەکانە کۆبووەوە جەنابیان پێشنیاری ئەوەی داوە بە زۆربەی لایەنەکان تا ڕادەیەکیش دیرگایەکی ئەرێنی لای ئەوانیش هەیە کە چارەسەرێک بکرێت. ئێمە دەمانەوێت هەتا زووە موازنە هەموار بکرێتەوە. ئەو هەموارکردنەوە پێویستی بە وردەکاریە. وردەکاریەکان چین و وردەکاری ئەو وردەکاریەکانیانە چیە؟ لە سەروی هەمویانەوە لادانی وشەی فعلیە لەگەڵ ئینفاقی فعلی کە پەیوەستە بە خەرجیاتی هەرێمی کوردستان کە لە کۆی تەواوی وەحداتی حسابی کە لە موازنەی ئێستای عێراقدا هەیە تەنها بۆ هەرێمی کوردستان پشتی بە فعلی بەستووە. ئەمە ئەوانەی کە شارەزای اقتصادن بە وازحی تێدەکەن. ئەم کەلیمەیە بە جۆرێک لە جۆرەکان هەرێمی کوردستانی کردووە بە پاشکۆی محافظاتی ناوەڕاست و باشووری عێراق. چۆن دەڵێ هاوڵاتیەک لە ناوەڕاست و جنوب چەندی خەرج کردووە دەبێ ئێمە چاوەڕێ بین دوای ئەوەی کە بە واقعی خەرج کراوە اینجا لەمەوە 12.67 بۆ هەرێمی کوردستانە خەرج دەکرێت. لە کاتێکدا فەلسەفەی موازنە لە مێژوویدا و لە هەموو جیهان و لە خودی عێراقیشدا ئەوەیە کە موازنە پشت بە تەخمینات دەبەسترێت. ئەو وەحداتی حسابیە کە تەخمین کراوە دەبێ حکوومەت
خرجی بکات نابه پشت به هیچ اگرێکی تر ببەست یعنی حتا بۆ نمونە بۆ زۆربەی داهاتی عێراق پشت بە نەوت بەستراوە بۆ نمونە خەملێنراوە لە ساڵی 2023 دا نرخی بەرمیلێک نەوت 75 دلار بێ لە کۆتایی ساڵدا مەجموعە پارەیە کۆ دەبێتەوە ئەم خەرجیاتانەی پێدا باقیەکەی بە خەرج و بەعز دابین دەکرێت ئەگەر هاتو ئەوەی کە تەخمین کراوە بۆ نمونە گوتمان نرخی نەوت 75 دلار ئەگەر هاتە 30 دلاریش اینجاش خرجیاتەکان مستقلن تابع نین بۆ هیچ متغیرێکی ترەوە دەبێت ئەو خرجیاتەی لە موازنەدا دەنگی لەسەردەرە وەکو خۆی بدرێت کەواتە بۆ تەنها لە وحداتی حسابی هەرێمی کوردستان کەلیمەی فعلی بەکارهێنەوە ئەگەر ڕاست دەکەن کەلیمەیەکی نادەستوریە و کەلیمەی بە قسەی خۆیان کە دەستوریە و قانونیە و ئاساییە دەفەرمون بۆ محافظی نەجەف بۆ کەربەلا بۆ بەسڕا بۆ مووسڵ بۆ ئەنبار با بەکاری بین بە هەموو عێراق بکەینە فعلی باشە لە ڕووی لە مەسایلی تریش هەیە کە ئێمە داوای تعدیلی دەکەین لە سەرویانەوە وەکوتە منفاقی فعلیەکە دەبێ بکرێتەوە بەنفاق بە دوای ئەویشدا مۆزوعی خەرجیات یان کولفەی نەوتە پرۆسەسی نەوت چ لە بەرهەمهێنان چ لە ینی لە دەرهێنان و بەرهەمهێنان ئەمە بە وردی و درشتی ئێوە داواتان کردو و ڕێک بخرێتەوە ئەی سەبارەت بە داهاتە نانەوتیەکان بۆ ئەوە گفتوگۆیەکتان کردو لێک تێگەیشتنەکەیە لە نێوانتان داهاتی نانەوتیەکانیش دەبێ ئەم مەوزوعە دیار بێت ئێمە لە وڵاتێکدا دەژین وڵاتێکی فدرالیە ئەمڕۆ عێراقێکی مەرکەزی نییە کە لە بەغداوە بچووکترین قرار دەبێت لە بەغداوە دەربچێت هەموو داهاتەکان بچێتەوە خەزینەی بەغدا مادام ئێمە وڵاتێکی فدرالیمان هەیە و لە دەستوردا ڕێگەی داوە هەرێمێک پەرلەمانی هەبێ و حکوومەتی هەبێ و مافی دەرکردنی قانونی هەبێ مافی موازنەشی هەبێ حتمما ئەو هەرێمە لە سۆنگەی ئەم لا مەرکەزیە کە سەرچاوەکەی لە فدرالیەتەوە هاتووە دەبێت مافی ئەوەی هەبێت کە داهاتەکانی خۆی نانەوتی چ داهاتە گومرکیەکان بن چ داهاتە نانەوتیەکان چ ڕسومات چ هەر داهاتێک کە لە هەرێم هەیە خۆی سەلاحیەتی بەکارهێنانی هەبێ وەکو بە شێوازێکی عەمەلی بەڵام دەفتەری حساب دەکرێت بە داهاتی دەوڵات یعنی کاتێک کە کۆی داهاتەکانی دەوڵەت لە عێراق حساب دەکرێت زۆر ئاساییە داتاکانیان بۆ دەنێرین ئەوان لە لای خۆیانەوە ئیزافەی دەکەین وەکو یەکێک لە داهاتی دەوڵات بەڵام بە شێوازێکی عەمەلی گەڕاندنەوەی دینار بە دیناری داهاتی نانەوتی بۆ بەغدا دواتر ئەو بێت بە شێوازێکی تر خەرجی بکاتەوە یان بەشێکی بۆ خۆی هەلگیرێ یان هەمووی بۆ خۆی هەلبگیرێ ئەمە هیچ جۆرێک لەگەل فیدرالیەت و لەگەل لامەرکەزی دارایی یەکتر ناگرنەوە باشە سەرۆکوەزیران خۆی نامەیەکی بۆ محەممەد شیع سوودانی ناردووە داوای قەرزێکی دیکەی کردو بۆ موچەی موچەخۆران سەبارەت بەوە چی وەڵامەکان چیە بێ جەنابی سەرۆکوەزیران بەڕێز کاک مەسرۆر نامەیەکی ناردووە تایبەت بە سێ موچەی کۆتایی ئەم ساڵە کە حکوومەتی عێراقی خەرجی نەکردووە نامەیەکی تریش هەیە پەیوەستە بە تعدیلی موازنە بۆ ساڵانی داهاتوو ئەم دوو نامەیە زۆر گرنگین ئەگەر ئێستا ئێمە باسی نامە یەکەم کەن کە پەیوەستە بە تەمویلی موچەی ئەو سێ مانگەی کە خەرج نەکراوە ئەمە نامەیەکی زۆر منطقی و یاسایی و دەستوریە بۆچی مادام ئێوە ئینفاقی فعلیتان بۆ کوردستان بەکارهێناوە کەواتە لە یەکەم ڕۆژ یان لە یەکەم مانگ دیار نییە حەسەی هەرێمی کوردستان چەندە لە 6 مانگی یەکەم بۆ نمونە لە کۆتایی مانگی 6 کە حساباتی 6 مانگی یەکەم دیار دەکرێت اینجا دیار دەبێت کە بۆ 6 مانگ حەسەی هەرێمی بەپێ ئەم موازنە من ئەمە تەحلیلی ئەو موازنە کە پەسەندیان کردووە فەرزیان کردووەتە سەرێمە ئەم حەسەی هەرێمی کوردستان مادام کەلیمەی فعلی لەگەڵدایە واتە متغیرێکی تابعە سربەخۆنیە پشتی بە متغیرێکی مستەقل بەستووە کە نەفەقاتی ناوەڕاست و باشووری عێراق چۆن ئەزانین خۆ کەس عسای موسای پێ نییە خۆ کەس تەنەبووی ئەوەندە بەقوت نییە لە یەکی مانگدا بڵێ من تەواقع دەکەم ناوەڕاست و باشوور ئەوەندە پارە خەرج بکەن فەرمو ئەوەندەش حسەی هەرێمی کرد دەبێ وەختەکە تێ بپەڕێ پاشان حساب بکرێ 6 مانگ چەند خەرج کراوە اینجا حسەی هەرێمی کوردستانی لێ دەربینم بنێرن باشە ئی 6 مانگی یەکەم کرا هەرچەندە 6 مانگی یەکەم هەمومان دەزانین موازنە پەسەند نەکرا بوو لە 12 6 پەسەند کراوە تا کۆتایی مانگی 6 ئەسلەن لە وەقایق عێراق بڵاو نەکرابووتەوە نەچوو بۆ بواری جێبەجێکردنەوە ئێستاش تقریبا زۆربەی بڕگەکانی نەچووتە بواری جێبەجێکردنەوە بەڵام لە 6 مانگی دووەم لە ئەیکی هەفتەوە تاکو 31 12 هەتا حساباتی حکوومەتی فدرالی نەکرێت نازانین حکوومەت حسەی هەرێمی کوردستان چەندە
مادام وای ئێمە داوای قەرزمان کردووە دەفەرمە قەرز بدەن با ئێمە بدەین دواتر حساب دەکرێت بەڕێسیبان لەگەڵ ئەو خەرجیە زۆرەی کە هەیبووە ئەو خەرجی کە بۆ 6 مانگە هەیبووە لەسەر ئەو خەرجیە زۆرە تەنها لە سەدا نزیکەی 5 بوو ئەویش بە قەرز زیاوەتی بە هەرێمی کوردستان بەڵێ زانی مادام وەکو ئیشارەم پێ کرد مادام ئیراداتی یعنی ئەو حەسەی هەرێمی کوردستان کەلیمەی فعلی لەگەڵدایە پشت دەبەستێ بە متەغەیرێکی تر ئەو متەغەیرە تاکو ئێستا دیار نییە تا ئەمڕۆ دیار نییە حکوومەت لە ئێکی هەفتا و 12 چەندی خەرج کردووە لە بەغدا کە حەسەی هەرێمی لێ دەربینین مادام دیار نییە زۆر ئاساییە دەبێت ئەو نامەی جەنابی سەرۆک وەزیران پەسەند بکرێت لە ئەنجومەنی وەزیرانی فدرالیەوە سلفەی سێ مانگی تر بنێرن بۆچی دەبی بنێرن چونکی بەیانی لەوانەیە تا هەفتەیەکی تر دە ڕۆژێکی تر حساباتی ختامی ئامادە دەکرێت ئەو 6 مانگی ڕابردووەش دیار دەکەوێت کاتێک کە دیار کەوت اینجا حساباتەکان کە داخران چون دێن حسەی ئەسەری ڕەجعیەوە قەرار دەدرێت بۆ ناردنی سێ سلفەکە بۆیە بەپێی یاسا خۆ بەپێی ئەم موازنە سەقەتەی کە فەرزیان کردوتە سەر ئێمە دەبێ ئەم قەرزە بنێرن چونکە هێشتا دیار نییە حسەی ئێمە چەندە ئەگەر نەنێرن ئەمە جارێکی تر عەقلیەتێکی دیکتاتۆری و شۆڤینی و دژمنکارانە لە دیجی ئەم ملەتە بەکاردێت کە لە هەرێمی کوردستانن بە عەمدەن نایانەوێت موچەی خۆیان وەربگرن نایانەوێت ژیانی خۆیان بە میساڕێکی بەڵامەوەی خەڵک چاوی لە ئێوەیە ئەندامانی ئەنجومەن کوردانە لەوێ کار بکەن بۆ مافڕەوەکانیان خۆشحاڵین کامڕۆ لێرە بوون سپاس بۆ زانیاریەکانیەوە بە هیواین کە هەرگیز کۆڵنێن لە مافەکان ئێمە بەر لەوەی کۆتایی بە بەرنامەی بینی بەڵێ ئێمە بەدڵنیاییەوە کۆڵ نادەین هەر ئێمە لە زادەی ئەو شخصانە کە لە ساڵانی ڕابردوو شەهید بوون و ئەنفال بوون و قوربانیاندا بۆی بە ئەمڕۆ گەشتین ئێمەش هەر درێژە بە خەباتی ئەوان دەدەین و لەوێ ئامادەین بەڵام دەبێت ئەم واقعە بزانن لە عێراقی نوێدا مادام مەبادئی توافق و شراکت و توازن پشتگوێ خراوە بە زۆرینە کار دەکرێت ئێمە کەمینەین نەکەمینەین ئەگەر سونیش لەگەڵ ئێمە بن هینجاش کەمینەین شیعە بە تاقیتەنیا لە عێراقدا زۆرینەیە ئەگەر توافق و توازن نەبێ هەر قەرارێکی ویستیان بە پێ خواستی خۆیان سەردەخن ئێمە ئەگەر هەرچی هێزیشمان هەبێ مادام کەمینەی ناتوانین بە زۆری هیچ شتێک تێپەڕێنین ئەگەر نا بە دڵنیاییەوە ئێمە شەونخونیمان کردووە ئەوەی لە تواناماندا بێ پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستانی لە بەغدا بۆ چارەسەرکردنەوە کێشەیە زۆر سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس